بەڕێزانێ ماچینە لای تەوەری دووەممان و باس لە گرنگی فێربوونی زمانی دووەم دەکەین. لە ئێستادا هەمووان زانین فێربوونی زمان پێویستیەکی سەردەمە و لە تەمەنە جیاوازەکاندا لە ئێستادا چەندین شوێن و ناوەند و مامۆستای تایبەت هەیە بۆ فێربوونی زمان بۆی بزانین تەکنیکەکان و ڕێکارنەوەکانی فێربوونی زمان لە سەردەمی ئێستادا و چۆنە و چۆن بتوانین فێری بین. میوانداری مامۆستا کوێستان تاهیرمان کرد، مامۆستای زمانی ئینگلیزی. مامۆستا کوێستان سڵای خوارد لێ بۆم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوورت لەگەڵمان. سڵاو، ئەم کاتتان باش. سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە داتانە من بۆی بتوانم ئەو ئەزمونەی کە هەمە لە ماوەیەکی کورتیش بێ بگەێنم بە با بڵێن هاوڵاتیانی خۆشەویستمان، چونکە زۆرێکیان لە مناڵەوە گەنجەوە بگرە هەتا با بڵێن تەمەنێکی گەورەشەوە زۆر گرنگی بە زمانەدەن ئێستا، چونکە لە هیچ شوێنێکە وەرناگیرێ ئەگەر زمانی ئینگلیزی نەزانی. یعنی مەسەڵەن ئەبێنێ بەسیترین شت ئەچی لە مارکێتەکان بتەوێت دامەزرێ ئەبێ زمان بزانی. یەکێک لەو زمانە زمانی ئینگلیزیە، هەر بۆیە وای کردووە کە جێگێکی باشی گرتووە لە نێوان با بڵێن لە ناو خەڵکە، بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە باسەکەم ئەگینە ئەمە شتێکی گشتگیرە لە هەموو جیهانە. زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی باو، ئێستا هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی بتوانی لە ئیشێکا وەرگیرەی. بەڵێ مامۆستا، کەواتە مادەم ئەوەنە گرنگە و ئەشزانین کە بێگومان هەر کەسێک جگەل لە زمانی دایک زمانێکی دیکە بزانێت، چەند زمان بزانە، وەکو ئەوەندە کەسایەتی وایە. کەواتە چۆن مناڵێک گەنجێک کەسێک کە ئەوێ زمانێکی دیکە فێر ببێت، چۆن ئەو ڕێگایانە چین کە دەست پێ بکە بۆیی کە زمانەکە فێر بێ؟ هەنگاوەکان چین لە سەرەتا تا کۆتایی چین؟ خۆی لە سەرەتایە کە بتەوێت زمانێ فێربی، ئەمە ئینگلیزی بە عەرەبی هەر زمانێکی تر بێ، ئەبێ سەرەتا مامۆستایەک یان ڕێپیشاندەرێک هەبێ کە با بڵێن پرۆسەکەت بە سەرەتای تقریبان سێ قۆناغی سەرەتای زمان زۆر گرنگە کە یەکێک بۆ دڕونکاتەوە. یان وەکو بڵێ ڕێیەکی دوور و درێژە یەکێک لای تێکت بۆ پێکا بڵێ ئەلەم ڕێ بم شێوازە لەم ڕێگایە بڕۆ. زۆر گرنگە یەکێک هەبێ ڕێپیشاندەرت بێ. ئەگینە ئەگەر بێت و خۆت دەست پێ بکەی، نازانی لەکوێوە دەست پێ بکەی، ئەچی چەند وشەیەک لە بەرەکەی، دوای ئەچی چەند ڕستەی لە بەرەکەی، دوای ئەچی پادکەست ئەکڕی، دوای چەندین کتێب. زۆرێکمان هەن ئێستا گویان لەم قسانم بێ ئەزانن کە چی ئەڵێم، یعنی لەناو ئەو هەموو شتایە گیر ئەخۆی تووشی گێژا و ئەبێ ئەڵێ خۆیان من لەکوێ دەست پێ بکەم. بۆیە باشترین شت ئەوەیە کە تۆ لەگەڵ مامۆستایە دەست پێ بکەیت، چونکە بڵێ تو نەڵێیت مامۆستا ئەزمموی لە تۆ باشتر و چەندین ساڵ لەم بوارە خزمەتی کردووە و با بڵێ لە بەدرێژایی با بڵێن ئەم ساڵانە ئیشی کردووە لەسەر ئەمە. ینی ئەوە نییە بڵێ شتێکی لێ نازانێ، ئەتوانێ ڕێگاکەت پیشاندا. مامۆستا کوێستان، ئێمە لە قوتابخانە بوانین بۆ منە ئینگلیزیە خوێنین هەر لە منداڵیەوە، بەڵام سێرەکی فێری زمانەکە نابین. هەنی گرفتمان هەیە لە قسەکردن پێیا لە تێگەیشتن لەو وانەیە. بەڵام بەڕێزت باس لەوە کرد کە پێویستە مامۆستایەکەت هەبێ. ئایا هەڵێ ئەگەر بۆنە خۆمان سەرڕای ئەوەی کە بۆنە لە خوێن نایخوێنین خۆمان هەندێک گوشە لەبەر بکەین، یاوە تا کەسانێکمان هەن لە ڕێگەی جۆرێک لە فیلم و جۆرێک لە ڤیدیۆ فێری زمان بوون، ئەمە ڕێگایەکی هەڵەیان ئەو تا کەسەکە بەباشی فێری نابێت؟ من با بڵێ خۆم زمانێک لە ڕێگەی سیرکردنی فیلم و ڤیدیۆوە فێر بووم، بەڵام پێشنیار ئەەکەم هەر کەسێک کاتی هەبێ فیلم سێرکە یان مەسەڵەن ئەبینی ئەنیمێشنێک سێرکە ببێ ژێرنووس سێرکە، چونکە با بڵێن ئەم پرۆسەی زۆر گرنگە. تۆ بۆیە سێر ئەەکەی سێری شتێک ئەەکەی سێری ڤیدیۆیەک ئەەکەی، ئەمە جێگرەوەی نێتیڤ سپیکەرەکانە کە تۆ نیتە لە بەردەستان نییە بۆ ئەوەی بتوانی سوودیان لێوەرگری و قسەیان لەگەڵکەی. تۆ ئەبێ لیسنینگت باشکە کە گوێ ئەگری سێرکە، کە ئەڵێن گوێگرتن واتە تۆ لیسنینگت باش ئەەکەی. کە تۆ لیسنینگت باش کرد تەنها لە ڕێگەی گوێگرتنەوەیە و هەروەها چاویش لێرەیە زۆر گرنگە کە تۆ بتوانی سەیری حرەکاتەکان کەین، موڤەکان با بڵێ ئەو جوڵانەکەن کە لە فیلمەکەیان ڕوئەدا. تۆ تەنسیقێک لە نێوان گوێگرتن و بینینت ڕێک ئەخەی. ئەو بینینە ئەگەر بێت و بیدەیتە با بڵێن ژێرنووسەکە، ئەوە ئەم با بڵێ ئەمە جێ خۆی ناگرێت. زۆر کەسێک هەیە ئەڵێ مامۆستا من وا فێر بووم، لەوانەیە فێربی، خۆ من ناڵێم فێر نابی، بەڵام پرۆسەکە با بڵێ درەنگتر ئەگاتە جێ خۆی. یا مەسەڵەن تۆ ناگەیتە ئامانج بۆ لەو کاتێک کە تۆ ئەتەوێت. بۆیە من ئەتوانم ئەمە بڵێم بە حکمی ئەوەی کە مەسەڵەن چەندین مناڵم بینیوە، ئێمە خۆمان لە ژیانی ڕۆژانەماندا ئەوە ئەبینین کە مناڵەکانمان کە چەند مناڵیشن تەنها لە ڕێگەی سیرکردنی ئەفلامەوە یان مەسەڵەن ئەنیمەیشنەوە فێری زمانەکە بوون. ئەمە هۆکارە سەرەکیەکەی ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئەوان توانای خوێندنەوەی ژێرنووسیان نییە، تەنانەت ئەگەر هەیشی بێ. بۆیە ئەوان تەنسیقێک ئەکەن لە نێوان بیستن و چاویان، حرەکاتەکان و
و ئەو شتێک کە ئەیڵێن پێکەوە با بڵێن گرێی ئەدەن و ئیتر مەسەلەن ئەبینی چەند جارێک گویان لەم شتە ئەبێتەوە ئیتر زمانەکە فێرە بن واتە ئاسانترین ڕێگە ئەوەیە کە کاتێک کە تۆ سەیری ڤیدیۆگەکەی بەبێ ژێرن و سەیریکەی. بەڵێ مامۆستا هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان وایە کە لە ڕۆژهەڵاتمانەوە با بڵێن فارسن لە باکوورمانەوە تورکن و ما باقی ئەوەی دیکە عەرەب بنەوەی بە چوار دەورمانەوەیە. بە بڕوای تۆ باشترین زمانێک کە ئەولەویەتی پێ بدرێ فێر ببین ئایا فارسیە، تورکیە، عەرەبیە یان زمانی ئینگلیزیە کە سنووری بە سنوورمانەوە نییە بەڵام حزورێکی گەورەی هەیە لە نێو کایەکانی ژیانە؟ بەڵێ من زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارە جەنابەت ئەدەمەوە توانم بڵێم عەرەبی و ئینگلیزی هاوشانی یەکترن لەم بوارەیە هەردووکیان گرنگی خۆیان هەیە چونکە مەسەن کە تۆ سیڤیە تەقدیم ئەەکەی مەسا ئەبینی ئەگەر ئینگلیزەکەشت باش نەبێ عەرەبیەکە جێگرەوەیە بۆ ئینگلیزیەکە من تا ئێستا بە درێژایی ئەم چەند ساڵە ئەوەم بینیوە. باسی زمانی ئینگلیزی و عەرەبیت کرد کە هەردووکیان گرنگن هاو ئاست و هاوشانی یەکترین بەڵام بۆ نمونە لە زمانی عەرەبیە ئێمە بابەتێکمانە پێوترێ زمانی قەواعیدی ئەوی کە کتێبی پێنووسێ و زمانی قەواعیدا و بابەتێکمانەی پێوترێ زمانی جڵفە ئەوەی کە لەسەر شەقام خەڵق قسەی پێکات دوو بابەتی تقریبەن جیاوازن. ئایا لە ئینگلیزیشە بە هەمان شێوەیە زمانی قەواعید نووسین جیاوازە لە زمانی قسەکردن و ئایا ئێمە لەم دوو زمانە لە جڵفە و لە قەواعید کامیان فێربین گرنگترە؟ من سەبارەت بە زمانی ئینگلیزی ئەتوانم قسە بکەم چونکە زانیاریم لەسەر زمانی ئینگلیزی زیاترە بە حکمی ئەوەی کە با بڵێ چەندین ساڵە لەم بوارەیە کار ئەەکەم. زمانی ئینگلیزی کە هەر دەست پێکرد بە قسەکردن تۆ ئیتر گرامەری تێکەڵە ینی با مەسەلەن با من ئەوە بڵێم ئێستا من هەر لە مناڵیەوە هەتا گەورە بووم چوومە ناوەندی و دوا ناوەندی زمانی کوردی بە باشی ئەمزانی کە دەستم کرد بە ڕێزمانەکەی تووشی کێشەیەکی وا نەهاتم چونکە هەر ئەو قسانێک کە فێر بوو بووم بەشێکی زۆری گرامەر بوو زمانی ئینگلیزیش هەر بە هەمان شێوازە زۆرێک ئەڵێ ماوەسا من نامەوێت لە ڕێگەی گرامەرەوە فێر بووم. لێرە مەبەستی یاساوشتم من باسی یاساوشت ناکەم تۆ ئەتوانی ئەسە مەسەلەن من با بڵێن کۆرسێکم ئامادە کردووە لە بنەڕەتا مەسەلەن تقریبەن بناغەیەکی زۆر باش ئامادە ئەکا بۆ تەڵەبە لە ڕێگەی قسەکردنەوە فێری گرامەر ئەبی چۆن مەسەلەن تۆ هەر وەکو ئەوەی نمونەیە کە پێشتر باسم کرد لە زمانی کوردیەکەیە تۆ فێری زمانەکەت ئەەکەم دواتر کە گرامەرەکە یەتە پێشت ئەبینی مامۆسا بە قسەکردن ئەمەی فێری من کردووە واتە تۆ ئەتوانی گرامەریش و زمانەکەش بە یەک با بڵێ ڕێڕەوە فێربی وەکو ئەوەی باسم کرد. مامۆستا کوێستان بەڕستان ئەزانن کە بۆ منە ئینگلیزی بەریتانیمان هەیە و ئینگلیزی ئەمریکیمان هەیە و بەڕستان کار لەسەر ئینگلیزی ئەمریکیەکەنەوەی من بزانم و زانیاریم هەبێت هۆکارچیەوە گرنگی بەم لایەنەیانەیەن بۆ ئەوتان هەڵبژاردووە و شتێکی تریش کە زۆر گرنگە دەربارەی زمان بیزانین ئەوەیە کە زۆرمان تێگەیشتنمان هەیە بەڵام قسەکردن بۆمان زۆر قورسە چۆن بگەینە و ئاستێکە بەتەواوەتی قسەی پێ بکەین. دوو پرسیارت کرد بە وەڵامی یەکەم بدەمەوە بە خێرایی وتت مامۆستا بەریتانی یا ئەمریکی هەردووکیان گرنگی خۆیان هەیە من ناتوان لێرە بڵێم وڵا ئەمریکی باشترە چییە بەس من ئەمریکیەکەم هەڵبژاردووە هۆکاریەوەی کە ئەمریکیەکەم هەڵبژار ئەوە بوو کە من زیاتر حەزم لە ئەمریکیەکە بوو یعنی هۆکارێکی ئەو تۆی نەبوو و پرسیاری دووەم هۆکاری ئەوەی کە ئێمە لە گفتوگۆیە خراپین چییە بزانە هەر خۆت ئەڵێن گفتوگۆت خراپە چونکە برسیەتی گفتوگۆت یعنی چی یعنی تۆ ڕۆژانە فیدی ناکەی یعنی خواردنی نادەیتێ خواردنی گفتوگۆ چییە خواردنی زمان چییە ئەوەیە کە تۆ ڕۆژانە قسەی پێ بکەیت چەند قسەت پێکرد ئەو نەزیاتر تێریەکەی و کاتێک کە تێرت کرد ئیتر لە کاتێکی گونجاوی مەسەلەن لە کاتێکی تایبەتی وەکو مقابلەیەکە لە کاتی گفتوگۆیە ئیتر تۆ شەرم ناکەی چونکە پێشتر پراکتیست کردووە با من نمونەیەکی بەسیط بێنەوە مەسەن بۆ من پێم ئەڵێن بەیانی سیمینارێکە باسی بابەتێکەکەی کە تا ئێستا دەربارەی ئەو بابەتە قسەم نەکردووە سەرەتایە من دڵم تەپەتەب ئەکا ئەترسم ئەشڵەژێم چییە چونکە پراکتیسم نەکردو هیچی لێ نازانم هەتا بەیانی ئەم کاتە یعنی کاتی مقابلەکە کە دێتەوە کاتی سیمینارەکە من باش خۆیم بۆ ئامادە کردووە زۆر ئاساییە بەلامەوە یعنی مەسەلەن ناترسم ناشڵەژێم چونکە ئامادەم تۆ هەر پرسیارێکم لێ بکەی با بڵێ من ئامادەم وەڵامی جەنابەت بدەمەوە زمانەکەش بە هەمان شێوازە تۆ پێشتر ئەگەر ئیشی بۆ بکەی ئەگەر ئیشێکی باشی بۆ بکەی پراکتیس بکەی ڕۆژانە خۆتی بۆ ماندوو بکەی مەسەلەن ڕۆژانە لایەنی کەم ئەگەر کاتت نییە 20 دقە 25 دقە مەسەلەن لە ساڵێکە ئەکاتە زیاتر لە 100 سەعات کە ئەمە وا ئەکا
لە ساڵێکا 100 ساعات تۆ بدەی بە بوارێک تۆ لە با بڵێ لە 170 خەڵکی دەوروبەرت زۆر باشتری لە بوارێکە واتە ئەو بوارێکە هەڵی ئەبژێری لە تا وەکوتم ڕۆژانە 25 دقەی بدەیتێ لە ساڵێکە ئەکاتە 100 کاتژمێر بۆیە هەموو شتێ پراکتیسی ئەوە بە پراکتیس تۆ بەرەو پێش ئەچیت و شەرمت نامێنێ و ئەتوانی گفتوگۆ بکەیت. مامۆستا ئێستادا ناوەند و ئەکادمیای زۆر هەن لە کوردستاندا و زۆرێکیش لەوانەیە کە بوون هەوڵی فێربوونی زمانیان دەڵێن کە ناتوانین بە تەواوەتی فێربین. ئەمە کەوتوتە سەر ئەوەی کە ئەم کەسێک کە بەشداری ئەکا لە خولێکیان لای مامۆستایەکە خۆی هەوڵ نایە لەگەڵ منهەجەکەیان هۆکاری ئەوە چییە زۆربەی کاس کەسەکان بوون کێشیان هەیە گرفتیان هەیە لەگەڵ ئەو منهەجی کە بۆیان دانرێ لە شوێنێکە لای مامۆستایەکە و ناتوان فێری زمانەکە ببن. خۆی مامۆستا کە ئەڵەی مامۆستا حتمما چەند ساڵێ لە کۆلێژ خوێندوێتی خۆشی چەند ساڵێک هەوڵی داوەوە بڕوانامەی وەرگرتووە بۆیە هەر مامۆسایە بەشی خۆی زانیاری پێەیە و تۆ ئەگەر ناگەی بە شوێنێک ئەگەڕێنمەوە بۆ دوو هۆکار یەکێک لە تۆزێ لاوازی منهەج چونکە منهەجیش دەوری خۆی ئەبینێ بەڵام ئەوە ئەمە ناگەێنێ کە ئەو مامۆسایە هیچی پێنیە بەشی خۆی شتێکی پێەیە بەڵام ئەبێ بزانی چ منهەجێک بەکار ئەهێنی و هەروەها پراکتیسی تەڵەبە تەواوکەری ئەم پرۆسەیە مەسەلەن من کاتێکێکی بەژای لە کۆرسەکە کە ئەڵێ من گرنگی کۆرسی خۆم ئەەکەم بەڵام گرنگی تۆ ناکەم چکە تۆ ناناسم ئایا ڕێنمایەکانی من جێبەجێەکەی یاننا بزان کە پێت ئەڵم لە دوای من ئەوە نەجارە دووباری کردەوە ئایا دووبارەیەکەیتەوە ئەگەر ڕێنمایەکانی من جێبەجێ بکەی وەکو مامۆستایەک ئەوە ئەتوانم بڵێ من سەرکەوتو ئەبی لەم پرۆسەیە بەڵام ئەگەر تۆ هەر وا بزانی ئیشەکە بەس لە دەست مامۆسایە ئەوەندە دەرسم پێ بڵێ تۆ لە ناو دەفتەرەکەیە بینوسی تو دایخی هەتا بەیانی دیسان کاتی دەرسەکە ناوەڵا ئەوە فێر نابی هەموو شتە پێویستی بە پراکتیسە من زۆر بە کورتی ئەوە بڵێم کە ئەوە نزیکەی لە 2004ەوە لە ناو زمانی ئینگلیزیام یعنی بەردەوام هەوڵ ئەدەم جاری وا هەیە بە بۆنەی ئەبینی کارێکەوە سەرقاڵ ئەبم ناتوانم بۆ ماوەی مەسەلەن مانگێ 2 مانگ بچم بەلای بەڵام دیسان ئەگەڕێمەوە کاتە تۆ بەردەوامیت ئەوێ. مامۆستا کوێستان دوو بابەت لە فێربوونی زمانە زۆر گرنگە یەکەم ئومێد ئەوەی کە تۆ بە ئومێدەوە بی کە ئەم زمانە فێر ئەبید و زوو کۆڵ نەیت بابەتێکی دیکە شەرمە کە جاری وایە تۆ شەرمەکەی کاتێک بۆ نمونە کەمێک فارسی کەمێک عەرەبی کەمێک تورکی کەمێک ئینگلیزیە زانی لە شوێنێکە لەگەڵ کەسێکی ئەو زمانازانە قسەی پێ بکەی تا چەند ئەم دوو بابەتە گرنگە ئێمە وەلایان بنین یعنی یا ئومێد نەبین لەوەی کە بڵین قورسە وەڵا فێر نابین ئەمە یەک دووەم بابەتی شەرم لابین لەم بابەتەیە بووی کە بەباشی و بە چاکی فێر ببین بۆ ئەوەی ئومێد لە دەست نەدەین مثلا زۆرێ لە تەڵەبەکان ئەبینی لە سەرەتای دەستپێکردنی کۆرسێ لەگەڵ یان نامە ئەنێرن لەسەر یەک مامۆسا من ناومێدم چونکە مەسەلەن ئەبینم ئەوەی کە تۆ پێمی ئەڵێ ناتوانم بەکاری بێنم یا زیاتر بەکاری زیاتر لەوەی کە تۆ بە منی ئەڵێ بتوانم قسە بکەم پێ قسە بکەم ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ چاوەڕێی شتی زۆر لە خۆت ئەەکەی مەسەلەن بەوادا بنین جوتیارێک دانەوێڵە ئەچێنێ لە سەرەتایە تۆ کە ئەیچێنی هەمان ڕۆژ بە تەمام مەبە کە تۆ یەکسەر بەرهەمەکەی وەرگریتەوە ئەمە وا ئەکا تووشی ناومێدیت ئەکا جوتیاری جواناکە چەندین مانگ چاوەڕێ ئەکا هەتا وەکو بەرهەمەکەی بدورێتەوە زمانیش بە هەمان شێوازە تۆ ئەگە بێت و مەسەلەن لێڤڵی یەکی نابێت چاوەڕێکی وەکو یەکێک قسە بکەی کە لە لێڤڵی سێیە ئەمە یەواد لێ ئەکا کە تۆ لە پرۆسەکە ناومێد بی ناومێدیەکت بۆ دروست ئەبێ ئەڵێ بوو ئەو ئەتوانێ بۆ من ناتوانم تۆ خۆت قیاس ئەەکەی نابێت چاوەڕێی زۆربی لە خۆت ئەمە بەش یەکەم پرسیارەکە بەشی دووەمی پرسیارەکە شەرم هەر بۆ ئەو شتێ پرسیارەکەی پێشتریش هەمان شتمت شەرمت کە هەبێ ئەگەرێتەوە بەوەی کە تۆ پێشتر پراکتیست نەکردووە نایزانی ئەگەر تۆ پێشتر پراکتیس بکەیت هەر دەستەواژێ و چەند جار بیڵیتەوە لەگەڵ خۆت بۆ ئەوەی یعنی مەسەلەن سەبا من نمونەیە بێنمەوە کتێبێکم لە بەردەستایە تقریبا 2 ساڵە کڕیمەلانێ باوەڕ نەکەن 200 لاپەڕەیە من تا ئێستا ئەوە 2 ساڵە 100 لاپەڕەیم خوێندووە هۆکارەکەی چییە چونکە من ناڕۆم چیەوەڵا بەس لەبەرەوەی بڵێم خوێندومەتەوە هەر ئاوها لاپەڕە بڕۆم بیخوێنمەوە هەر لاپەڕەیەک و لەوانەیە زیاتر لە 30 جار بیخوێنمەوە هەر دەستەواژەیەک و زیاتر لە 40 جار دووبارەی ئەەکەمەوە با زۆریش ئاسان بێ بەلامەوە چونکە من کاتێ بە دەستەواژەیەک ئەڵێم ئاسانە کاتێک کە شەرم نامگرێ لە کاتی گفتوگۆیە ئەو کاتەیە کە من پێشتر
چەندین جار ئەو دەستەواژەیە وتبێتەوە با جیاوازی بکەین لە نێوان مناڵێکە لە نێوان خێزانێکە بە زمانی دایکی خۆی گەورە ئەبێ مەسەلەن ئەو منداڵە هەتا ئەگاتە 5 ساڵی با بڵین 4 ساڵی لە زمانی 2 ساڵ و نیمەوە تا 4 ساڵی فێری زمانەکە ئەبێ تۆ حساب کە لەو 2 ساڵەیە هەر دەستەواژەیەک و زیاتر لە 100 جار گوێی لێ ئەبێ لەوانەیە زیاتر لە 100 جاریش دووبارەی کاتەوە تۆ کاتێک کە زمانێک فێر ئەبێ ئەوە قەرەبووکەیتەوە کە لە 2 ساڵ یا 3 ساڵە تۆ ئەم زمانت بەکار نەهێناوە چۆن بەسەن تۆ لە جیاتیەوە بێ 2 ساڵ تێپەڕێنی تاوەکو 100 جار ئەم دەستەواژەی بیڵێتەوە ئەتوانی تەنها لە ڕۆژێکە دەستەواژەیەک 40 جار تا 50 جار دووبارەکەیتەوە من سەرەتا کە ئەمەم بە تەڵەبەکانم ئەوە ئەیان مامۆستا قورسە 100 جار 50 جار نە دوایی گەیشتنە ئەو ئاسیاڵە مامۆستا ئەسێمە لە بوارێکی زۆر بەرزین لە لەڤڵێکی زۆر بەرزیشین هەر لە سەرەتاکە چۆن فێرت کردین ئێستش بە هەمان شێوە ئەگەر بەسیترین شتیش بێت تا مەسەلەن 20 جار 25 جار 30 جار دووبارەی نەکەینەوە واز نایێنین ئەمە بۆ ئەوەیە کە تۆ زمانت ڕابێت کە زمانت ڕاهاتوو بە ئاسانی قسەت کرد ئیتر تۆ شەرمەکەت نامێنی شەرمەگەڕێت تۆ بەوەی کە تۆ پراکتیست نییە بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا ئەمە کاتمان نەما سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ مامۆستا کوێستان تاهیر مامۆستای زمانی ئینگلیزی لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو بە هیوای سوود و ئەوەی کە هەمووتان هەوڵ بن ئەگەر خوازیارن فێری زمانێکی تر بن و کۆڵ نەدەن و ئاسان بێ بەلاتانەوە ئێستادا چەندین ڕۆکاری نوێ هەیە بۆ ئەمەش